پشتی چێبوونە شەڕێکی دنەڤبەرە پەکەکێ و حزبە دموکراتە کوردستانە ئیرانێدا گومان ئەوەیەکێ هەبوو کۆ ئیدی ببە شەڕێکی بەراکوژی لێ پشتی هەلوێستێن نەرم یەن ژبال حزبە دموکراتڤە و هەروەها ژبال پەکەکێڤە تێخویانیکردن کۆوێ بتەنێ پرۆبلەمەک بمینە نەکو وێ ببە شەڕێکی بەراکوژی ما لأصل دابكا بارتا ديمقراطا كردستان إيراني هيج حزبكي كردي لكردستان بقشتي بدجمني خو نزانية ببراو هاو بيماني خو مزانية وأصولا واستراتيجيا دوستن استراتيجيين أحزاب كردي شون حمو كوري يك دايكو باب بناوي كردن بويا بغير زوا ما تني حالة الدفاعي لخو قرتيا هر كسك هيرش بكسر ما جا فقط ما قلت يا دفاعي خوبكن بالشرع براكوجي بالتواوي محكوم دكن سیاست مدارین کردستان ترکیه بلکی با آواکیج آوایان بهتر پککی به پیکانی نوی شری تومت واردکن لی اوجی دخواز هر دو آلیا دکن کو یکیتیان نتوی بپارێزن هەروەها دبینن کۆ پرۆبلەمە هەری مەزن ئەوە کۆ ئەف شەر وێ ببە دناوبەرە کوردستانە تورکیە و ئێرانێدا و ئەفژی دنەری ناواندا ترسەکە گەلێکی مەزنە جێ مەستر مەسەلەی مەچێ دەبێت یعنی پەیوەندیە کوردستانە باکوور و پەیوەندیە کوردستانە ڕۆژهەڵات تێک دەچێت وەختا کۆ شەر بڕاکوژی دەست پێ بکە و شەر ئەو شەر بڕاکوژی ناوە دوو پەرچەیان کوردستانە دەچێت بە ئەو زەرارێ و ویرانکاریە gelekî mezintira jî zerarê hilbijartin. Bi dîtina gelek çavdêrên Kurd, Serokatiya Kurdistana Iraqê û Perlemanê wê helwesteka gelekî baş dane nîşandan. Ew jî ew bû ku ne piştgiriya demokrat kirin û ne jî ya PKK. Herwiha rexne li hel du aliya girt. Lewmatê xuyanî kirin ku Herêma Kurdistana Iraqê eger bû terefek di vê problemê de wê bi tenê ji bo li hevhatina birayên Kurd be. داواشەکەین کە بە ژیانی لێپرسراوەتی و مامەڵی لەگەڵا بکرێ و ئەو هەنگاوانەشی کە لە ڕۆژی ڕوودانی شەڕەکەوتا ئێسانراوە هەنگاوی زۆر باشن چ لە ئاسی سەرۆکایەتی پەرلەمان لە ئاسی سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی وەزیران و ئەحزابەکان خچالەکوانەکان و پەرلەمانتاران و هەموو لایەک بۆیە ئومێد دەکەین زۆر بە زوویی لەسەر مێزی وتوێژ هەموو کێشەکان چارەسەر کرێت و زمانی وتوێژ جێگای زمانی گول لە بگرێتەوە. هەیەما سێ ساڵە بوو گومانە شەڕی براکۆژیە لە کوردستانە سووریە یانجی لە عێراقێ دەهاتەکردن لێ کەسەکی پێشبینیاوەیەکە نەتکرد کۆ ئەف پرۆبلەم لە کوردستانە ئێرانێ چێ ببە تەوی کۆدوارێ قانونیدا ئەف پەرلەمان تەنێژ بۆ کوردستانە عێراقیە لێ ئەف پەرلەمان دەبێژە کۆ ئەو ئامادەیە ناڤەریکێ دەناڤبەرە پەکەکێ و حەدەکێدە چێبکاشبەرگ و پەرلەمانی هەموو کوردایە لەگەڵ و هەتا چ ئاسدێ وێ پەکەکێ و دموکراتە کوردستانی ئێرانی پابند بن بناڤەریکیên کوردیدا کۆ شەڕێ براکۆژی بەردەوام نەمینە دڕۆژن بێدا وێ بەرسەڤاوێ بێخویانیکردن لێ تەنێ یەک تشتێن ئەسکردن کۆ هەموو مڵەتێ کوردە ئێدی لە دژی شەڕێ براکۆژیەیە شێروان مەلە ئەبراهیم ئۆریەنت نیوز هەولێر